لەگەڵ هاتنی سەری ساڵی کوردی و نەورۆز لە هەولێر هاوڵاتیان ڕوویان کردوتە سەیرانگاکان بۆ بەسەربردنی کاتێکی خۆش. سەیرانگای هەنارە یەکێکە لە نزیکترین سەیرانگاکان لە هەولێر، بۆیە هاوڵاتیەکی زۆر ڕووی تێکردووە. هەرچەندە بە گوێرەی پلەکانی گەرما بێت، هەولێر نزیک بە 9 پلەی سیلیزیە و کەش و هەوایەکی زۆر ساردی هەبوو، بەڵام نەبوویە ڕێگر لە چوونەدەرەوەی هاوڵاتیان. کەشەوای ئەو ساڵ زۆر ساردە. سێ هۆکاری هەیە لە ینی کەمبوونەوەی کەشتیاران. یەک نەبوونی بنزین، یەک باری ئابووری ئەوەی کەمە و کەشەوەکەش ساردە زۆر، ئەگەنا ڕێژەی هێشتا زیاتر دەبێت. زۆر کاریگەری هەیە. کاریگەری نەبوونی بنزین هەیە. 4 سعات 5 سعات نەبوونی بنزین، هەر بنزین بەبەر ناکەیت بچی بە 1000 دینار بکڕی، یعنی زۆر ینی تاسیری هەیە. وەکو جیاوازی هەر وەکو جارانە نازام هیچ جیاوازێکی نابینم لە نور. یادەکە هەر یادی نەورۆزە خەڵکەکە پێکەوە بدێنە دەشت و دەرو سەیرانەکان. نازانم وەکو هیچ جیاوازێک لێ نابینەوە. دەگوترێت ئەم ساڵ هاوڵاتیەکی کەمتر هاتۆتە دەرەوە. هۆکاری ئەم هاتنە دەرەوەی کەمترەی ڕێژەی هاوڵاتیان بۆچی دەگەڕێنەوە ئێوە؟ بەخوای چەند لایەنێک لایەنی مادی هەیە، لایەنی معنەوی هەیە، ئەوانە تەئسیر دەکەن لەسەر مرۆڤایەتی کە نەتوانین بێنە دەرەوە. بەهۆی قەیرانی دروستکراوی داراییەوە کە بژێوی بەشێکی زۆر لە هاوڵاتیان لەسەر موچەیە، هۆکارێکی تری سەرەکیە بۆ کەمی ڕێژەی گەشتکردنی هاوڵاتیان. ئاسمانی هەولێریش یەک پارچە هەورە و کەش و هەواکەشی ئێجگار ساردا. عادەتە خەڵک دێتە دەرێ و خۆشحالی خۆی دەرەبڕی و مەعەل ئەسەب لە ئەوانەی خەڵکیش هەیە نەبوونە و نەدارە و دڵی تەنگە و چاوی بە خۆشیەکان هەڵنایە، ئەوەندە ئازاری زۆرە لەلام کۆمەلگاکەمان. خەڵکەی زۆریش نهاتوتە دەرێ. کوردایەتیەکان ڕاست نهێنا خلافیان لەگە کرد، خلاف لەگەڵ کوردایەتێکرا، قوربانیەش و کۆست و گولانی یەکجار گەورە درایە، بەس دەستکەوتەکان لە ژێر هەڕەشەیە. بەڕاستی یعنی بێنبالات دەسەڵاتی کوردی بێنبالاتە، باندی هەر ناگریتن خەڵک هاواریتی. وڵی جاران زەو خۆشتر بوو، پارە زیاتر بوو، ئینسان دەچوە دەرێ بەڕاستی زەوەج خۆش بوو. ئێستا هەم ساردیشە هەم عالەمەکە زەوقی زۆر نییە. ئەو کڕۆنەی بەسەدا هات عالەم دری مرد بەڕاستی، یعنی زەوقەکە کوبی. ئەمن یەک بخۆم وانە خۆشم بە زۆریان هینام پیرەمێتەوە ئێستا قسەی لەگەر بکەن دەرکەی بکەنەوە نەخۆش هەتوو چاوی کۆرە و بلەو مانگەی، یعنی زۆر زەحمەتە. بەس چ بکەین، یعنی هەر ئەگەن هێزی شەجەیەکە هاتین. هەموو ساڵێک لە 21 ئاداردا یادی سەری ساڵی کوردیە. بە گوێرەی ساڵنامەکانیش کورد کۆنترین ساڵنامەی هەیە و بە کۆنترین نەتەوە هەژمار دەکرێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.